بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە بە بازارکردن یا مارکێتینگ تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواست دەبێت لە دنیای ئەمڕۆی سەرمایەداری و بازاڕی مۆدێرنەدا دەستەواژەیەک هاتۆتە بوون ئەویش پێی دەگوترێت بە بازارکردن یا مارکێتینگ کە هەموو هەوڵێکی ئەوەیە هەموو هەوڵێکی بۆ ناساندنی کاڵا بازرگانیەکان و بایەخپێدانیانە. ئێمە دەپرسین بایەخ و گرنگی مارکێتینگ یا بازارکردن چییە؟ ئەم دەستەواژەیە کە کۆمەڵێ دەستەواژەی تری دەخرێتە پاڵ وەکو ئیدعا و پروپاگەندە ئایا ئەمانە دەستەواژە گەلێکی ڕاست و دروستن لە بەرامبەر بەکارهێنانیان بۆ مارکێتینگ و بە بازارکردن؟ ئایا مارکێتینگ تا چەند ڕۆڵی هەیە یا تا چەند کاریگەری هەیە لە ناساندنی کاڵا و شتومەکە بازرگانیەکان؟ بەڕێزان بۆ تاوتێکردنی ئەم پرسە و وەڵامدانەوەی ئەم پرسیارانە وەرگرتنەوەی وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری زۆر بەڕێز کاک نەهرۆقادر شارەزا لە مارکێتینگم کردووە و پاش ناوبڕێک دێمەوە خزمەتتان. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو کاک نەهرۆقادر زۆر بەخێربێی بۆ بەرنامەی باس و خواست. زۆر سپاس بۆم هەلەوە بۆم دەرفەتە. لە سەرەتادا پرسیاری ئەوە کەین مارکێتینگ چییە؟ بەچی ئەگوترێ مارکێتینگ یا بە بازارکردن؟ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بەڕاستی یەکێک لە پرسیارە سەرەتاییەکان بۆ دنیای مارکێتینگ و کورتیکەینەوە و زیاتر ئاسانیشیکەین لە پێناسە سادەکەیە بریتیە لە زیادکردنی کاڵا لە بریتیە لە زیادکردنی ماڵ و مادە بریتیە لە زیادکردنی ماڵ و زیادکردنی لە کارێکی بازرگانیە واتە لە پێناسە سادەکەیە بریتیە لەوەی کەوا تۆ ئەمە کارێکە ئەکرێت لە پێناسە سادەکەیە بریتیە لەو زیادکردنە بازرگانیەی بۆ کاڵایەک کە پێویستەکە یەک بناسرێت لە ڕووی نەوعیەتەوە لە ڕووی چۆنایەتی و چەندایەتیەوە و ئەمە زیاتر پرۆسەیەکی ئەتوانم بڵێم دنیای سەرمایەداریە. دنیای سەرمایەداری یەکێک لە پایە ڕەکیزە سەرەکیەکانی پێشکەوتنی دنیای شارستانێتی ئەمڕۆکە شارستانێتی ڕۆژئاوایە بریتیە لەم زانستە لە زانستی ناساندن واتە مارکێتینگ زیاتر پرۆسەیەکی ناساندنە. ناساندنەکە ئیتر ئەمە کاڵایە ئەم کاڵایە کاڵای پێداویستی ڕۆژانەیە کاڵای سناعیە لە ڕووی کۆمپانیەکانەوە یا کاڵایەکە لە بواری سیاسیە. ئەوەشمان بیر نەچێ مارکێتینگ هەر منحەسیر نییە قۆرەخ نەکراوە لە دنیای بازرگانی و کاڵایە بەڵکو مارکێتینگ بۆ هەموو بوارەکانی ژیان واتە بریتیە گشتگیرە واتە بۆ هەموو ژیانە لە بوارەکانی بازرگانیە لە بواری اقتصادە لە بواری سیاسەتە لە بواری کۆمەڵایەتیشە. یعنی ئەوە ڕەکیزەیەکە هەموو ژیانەگرێتەوە. ئێمە چۆن ئاسەوارەکانی مارکێتینگ لە بوارەکانی وەکو کۆمەڵایەتی و سیاسیا بناسینەوە؟ ئێسێمە ئەوەندەی ئەزانین مارکێتینگ لە وڵاتی خۆمانە تا ڕادەیەک لە بواری بازرگانی و بۆ نمونە مادەیە زیاتر وەکۆڵێ بەرجەستە کراوە. ئێمە چۆن بتوانین لە بوارەکانی تریشا کاریگەری و ڕۆڵی مارکێتینگ بزانین و پێشاوی خۆمانی بخەین؟ باشترین نمونە ئەگەر ئێمە هەریەکیان و بە سەریعی بەسەر بەشەکانی ئەمڕۆ یەکێک لە بواری سیاسیە ئێستا بۆ نمونە هەموو کارکتەرە سیاسیانی کە ئەمڕۆ لەسەر ئاستی جیهانە خۆیان نمایشەکەن و خۆیان پیشانەدەن لە پشتیانەوە بریتیە لە دەستگایەکی زەبەلاحی بواری مارکێتینگ کە توانیوێتی ئەم کەسایەتیە و باشترین نمونەشمان نمونەی سەرۆکی ئەمری تازە هەڵبژێراوی ئەمریکایە کە دۆناڵد ترامپە. ئەم پیاوە پێشووتر کەسایەتێکی ناسراو بووە بەڵام بەم شێوە ناساندنەی کەوای کردووە کەسێک لە گوندێکی بچووکە بناسرێت کە ترامپ کێ واتە ئەمە دەستگایەکە
بۆ بەڕگەرخستن و جوانکردن و ناساندنە کە ئەمە بەداخەوە لە کوردستانی خۆمانە تاکو ئێستا ئەتوانم بڵێم ئیشی لەسەر نەکراوە و ئەهەمێتیشی پێ نەدراوە بە حکمی چی یەکەم بە حکمی ئەوەی کەوا تاکو ئێستاش ئێمە کاریگەریەکانی دنیای ڕۆشنگەری و دنیای پێشکەوتنی ڕۆژ ئاوا لەسەر ئێمە بەپی پێویست و لەسەر بەپی کاریگەریەکانە نەبووە بۆیە لە بواری سیاسەت ئابینین کارکتەرە سیاسیەکان پرۆژە سیاسیەکان بۆ نمونە پرۆژەی باشترین پرۆژەی سیاسی کە لە منتیقەکە نمونە تورکیا پرۆژەیەکی هەیە کە باس لە 2050 کات ئەم پرۆژەیە پرۆژەیەکی زەبەلاحی اقتصادی ئیجتیماعی سەربازی هەموو بوارەکانی خۆیەتی کە تورکیا چۆن پێشی ئەڵمانەکان باتەوە مارکتینگ ڕۆڵی چێ لەوەی کە تورکیا توانوێتی تا 2050 پلان بە وڵاتەکەی دابنێ و لە هەموو داڕوخان و کەم هێنانێک بیپارێز ئەوە ئەبینین نمونونەکەیمان دیارە یعنی ئەگەر ئێمە سەرنج بین 13 ساڵ لەمەوە پێش تورکیایەکی وێران بوو تورکیایەکە 285 ملیار دلار باقی نێودەوڵەتی قەرزار بووە بەڵام ئێستا لە دوای 13 ساڵ تێپەڕبوون بەسەر ئەمینە ڕێخستنەوە ئیداراتی خۆی و بە بازارکردنی شتومەکی تورکی یعنی ئێستا وای لێ هاتووە کاڵای تورکی دڕی بە هەموو کۆمپانیا سینەکانەوەیاوە منتیقەکەی تەواو قۆڕخ کردووە وای لێ هاتووە کە خەڵکی ئەوەی کە سنوورێکی زۆری ئەبڕی لە سین کاڵا بێنێ ئێستا لە بەردەسیایەتی و ئەمە تورکیا ئەمە چی کرد ئەمە توانی لە بژانەوەی اقتصادی خۆی ئەمە پرۆژەیەک بوو کە لە ڕووی ئیسلاحی ئیجتیماعی و سیاسیە توانی ئەم تورکیایە بێنێتە پێشەوە کە ئێستا نقطەی قووەت و کەوای کردووە بچێتە ناو ڕێکخراوی جیبیستەوە کە بەڕاستی 20 وڵاتی زەبەلاح لە دنیاە ئەگەر ئەمە پێش پشت ئەوەی ئەم کارکتەرانە دەستگایەکی زەبەلاحی گەورە لە بواری زانستی مارکتین نەیجوڵان دەبێ و نازانم بە قسە ئەم کەسایەتی و کاریگەریانە دروستکات کەواتە مارکتینگ ئەوەندە ڕۆڵێکی گەورە و کاریگەری هەیە کە وڵاتێکی دواکەوت و لاواز باتە ئاستی وڵاتە پێشەکان بەڵێ لەو کاتی ئەم کاریگەریە لەکوێیە کاریگەریەکە لەوایەوە دەست پێکا کە ئەو کەسانی وڵاتە بن بەڕێوە بڕوا بەم زانستە بکەن چکامە زانستە ئەمە بابەتێک نییە لە خۆ هاتبێ بۆ نمونە یەکێک لەو کەسایەتە بەناوبانگانەی دنیای مارکتین کە بە باوکی ڕۆحی مارکتین فلیپ کۆتلەرە فلیپ کۆتلەر ئەمریکیە و خاوەنی یاسا 22 بیردۆزە سەرەکیەکەی مارکتینە یەکێک لەو پرسیارانە کە ڕۆژنامە نووس لەیەکە ئەڵێ باشە مارکتین چ گرنگێکی هەیە ئەبێ هەموو کەس بخوێنێ لە زانکۆکانە بۆ ئەوی فێر بێ ئەڵێ نەخێر ئەمە خۆی یەکێک لە کێشە و گرفتەکانی ئێمە ئەوەیە کە تا ئێستاش ئێمە مارکتین ناناسین مارکتین هەموو کاتێکە و ڕۆژەی لەدایکە بیت تۆ لە دایکێک کەویتە خوارەوە کە مناڵیت خی گەورە کە دروستی کردویت لە ناختی مارکتینی چاندووە بەڵام ئێمە هەستی پێ ناکەین بۆ نمونایجێڕێتەوە یەکێک لەو نمونانە کە زۆر جوانە نمونەیەکی دەسەواژەیەکە و جوابی پرسیاری ڕۆژنامە نووسەکەشە ئەڵێ باشە مناڵ سێریکە مناڵێک کە ڕەزی عتازە لەدایک بووە ئەم مناڵە خۆ نەقسە ئەزانێ بکە و هیچ دەستەواژە و ئاراستەیەکیش نازانێ ئەم دایکە تێبگەیەنێ کە برسیەتی تەنها دووشتی بەدەستەوەی یەک گریان دوو پێکەنین ئەبینی مناڵ هەردوو دەستەواژەکە بە جوانی بەکارهێنێ و تیاشیانایە مناڵی وا هەیە زیرەکترە لە مناڵێکی کە نەک شیر بە دایکیەکە لە ڕێی گریانەوە بەڵکو دایکی ئەخاتە هەلەکە سەماش بۆ نمونە کە مناڵێک هەیە زۆر گریانەکەی نەوعێگەگری دایک ئەپەشۆچێ بۆ دروستکردنی شیرێکە بیاتێ ئەڵێ زیرەکی مناڵ لە یەکەم جارێوەیەتی کە ئەزانێت چۆن مارکتین بۆ داواکانی خۆیەکە بۆیە مارکتین بریتیە لەو زانستە کە ئێمە لە ئێستای هەرێمی کوردستانە پێویستمان پێیەتی بۆ هەموو کایەکانی ژیان وا هەستەکرێ ئەم مارکتینگەکە ئێستا کاریگەریەکی گەورەی هەیە زیاتر مۆدێرنە و هی دنیای سەرمایەداریە ئایا وایە یان پێشتریش بوونی هەبووە بەڵام جیهانی
سەرمایەداری و بازاڕی مۆدرن زیاتر گرنگی بەمەدا و لەگەڵ بوونی مرۆڤە لەگەڵ بوونی مرۆڤ لەسەر زەویە مارکتین هەبووە بەڵام بەم ڕێخستن و بەم سیاق و نووسین و ئەکادیمیەت چکە ئەکادیمیەت چییە لە دنیاە ئەکادیمیەت بریتیە لە داهێنانی مرۆڤ سوس و یاسا و ڕێسایەکی بۆ دانرێ لە خوێندنە کراوەتە پرۆژەیەک ئەم پرۆژەیە لە ڕووی خوێندنەوە ئەخوێنرێت کە زانستەکە کۆکراوەتەوە ئەجینا هەر لە وجودی ئینسانیەوە ئەم زانستە هەبووە بەڵام ئەتوانی بڵێ دنیای شارستانێتی و ڕۆژئاوا توانیوێتی جوان ئیسیفادە لەم زانستە بکەوە بێتە ماهی ئەوەی کەوا پێش بکەوێ یەکێک لە ئالێتەکانی پێشکەوتنی ڕۆژئاوا و تەسیری لەسەر ئێمە مەسەلەی چییە بە بەهۆی ئەم زانستانەوەیە ئەم زانستانە زانستێکن دنیا پێداویستی دنیان پێداویستی ڕۆژگارن بۆیە ئێمە دایم لە کوردستانە مەداخەوە بۆ هیچ شتێک ئێمە ئەم زانستەمان بەکار نێناوە تۆ سەرنج بە لە بۆنەکانە ئێمە بۆنی نیشتیمانیمان هەیە بۆنەی ئاینیمان هەیە و باشترین نمونەش ئەم بۆنەی کریسمس خەڵک لای ئێمەوە ئەی خوێنێتەوە ئەم بۆنی کریسمسە چییە؟ زیاتر مارکێتینێکە بۆ بە کاڵاکردن بە بازارکردنی ساکردنەوەی کۆمەڵێک کەلوپەل سکێچیان بۆ کۆمەڵێک شیعاراتی خۆیانیان کردووە و توانیویانە تۆ تەسیر لێ بکەن یعنی کۆمەلگای ئێمەیە کە کۆمەلگایەکە زیاتر داخراوە لەو بیر و باوەڕی کە هەیەی وایان لێ کردووە بی بەنەسەر ئەو جادەیە و ئەوی لە گرفانی شیانایەتی پێی سەرفکەن ئێمە چ شتێکمان هەیە وەکو کورد کە کورد بتوانێت سوودی لێ ببینێ و کاڵاکەی لە بواری مارکێتینگا بناسیێنێ زۆر بەرەکانەی بابان و ئێل و ئەو کریسپس و ئەو کڵاو زۆر شتەکرێ لەو بوارە ئێمە زۆر شتمان هەیە بەڵام کێشەکان ئەوەیە کۆ نەکراونەتەوە ئێمە شتمان زۆرە بۆ نمونە باشترین نمونەی مامۆستا هەژار ئەجێڕنەوە هەژار مکریانی لە بواری زمانە ئێمە ئەگەر بچینە ناو بابەتەکەەوە زیاتر ئەم پیاوە جوان لەم زانستە یاوە بەڵام لەوانەیە خۆی دەستنیشانی ئەو مەوزوعی نەکردێ بەڵام ئێمە بە چاوێکی زانستی مارکێتینەوە خوێندنەوە بۆ قسەکانیەکەین ئەبینین ئەم پیاوە توانیوێتی مارکێتین بکات بۆ نمونەیەکێک لەو نمونانە جوانانی کە لە بواری زمانە باسیەکە ئەڵێ لێمە پرسن کاتێک کە کتێبی هەمبانە بۆرینە ئەنووسیت بۆچی هەمبانە بۆرینە ئەم ناوە ئەڵێ کاتێ سێری عەرەبم کرد ئەبینی هەموو میلەتێک ئەفسانەیەکی هەیە ئەفسانەیەک لە دنیای خەیاڵ بینینی خۆیە بۆ نمونە لەناو عەرەبا عەلی بابا هەیە کە ئەو فانۆسە سحریەی کە دەستی لێە داوای چی لێکە هەر دەست لە فانۆسەکەدا شتێک گێتە دەرەوە داوای چی ئەەکەی بۆ دێنێ ئەڵێ سەرنج ما کوردیش هەیەی ئەویش هەمبانە بۆرینەیە ئەو هەمبانەی کە هەموو جارێ دەستی پیا بکەی دەست بە خاڵی نایێنێتە دەرەوە بۆیە منیش هاتووم ئەمەم وەکو ڕەکیزەیەک خستۆتە ناو دنیای زمانەوانیەوە کە کورد کاڵایەکی هەیە بەڵام ئەوە یەک دنیا تەپوتۆز و شێوازی شاراوەی پێیراوە توانیوە من ئەوم لەسرە ئەو تەپوتۆزە لابەرم و پیشانی خەڵکی بم بۆیە لە ناو کوردی ئێمەشا یەک دنیا کارەکتەر و یەک دنیاکاری باشمان هەیە بەڵام کێشەکەوەی ئەم زانستە تا ئێستا لای ئێمە مەقبول نییە و ئامادەش نین بیکەین ئێمە ئێستا واتی ئەگەین مارکێتین بریتە بەس لە ئیعلان بریتە یەکێکە لە ئالیەتەکانی ناساندن چکە مارکێتین بەشێک لەو چەکە کاریگەرانەی مەسەلەی ڕاگەیاندنە ڕاگەیاندن بەشێکە لە ناساندنی مارکێتین ئەژینا مارکێتین بریتی نییە لە ئیعلان جیاوازی مارکێتینگ لەگەڵ ڕیکلاما چێت ئایا جیاوازیان هەیە یان جیاوازی نییە پێکهاتەیە لاشەیەکی گرنگە لاشەیەکی گرنگی مارکێتینە چکە مارکێتین بریتە لە چی لە ناساندن یەکێک لە ئالیەتەکانی ناساندنی مارکێتینە مارکێتینگ چەند ئالێتی هەیە بەپێی ئەم بیردۆزەکە 22 بیردۆزە ئوسوسی مارکێتینە واتە لە هەموو دنیاە هەر کاڵایەک هەر شتێک ئەبێ بەم 22 یاسایە بڕوە ئەگەر ئەم 22 یاسایەمان نەبوو ئێمە شتێکمان نییە ناوی مارکێتین بێ هەر شتێکی مارکێتینگ ئەم 22 خاڵی بەسەر بەڵێ کە خاڵی یەکەم حەزەکەم بە سەریعی بچینە ناو بابەتەکەەوە خاڵی یەکەم یاسای سەرکردایەتی قانون القیادە بۆ نمونە ئەمە کاڵایەکە ئەم کاڵایە دەستگایەکی ئەعلامیە
کاڵایەکی خواردەمەنیە جلوبەرگە سیاسەتە یەکەم هەنگاوێک کە پێویستە کایمە هەنگاوی بۆ بنین بوونین چییە یاسای قیادەیە ئەمیش چییە یاسای قیادە کە ئەتوانم بڵێم جوان پێناسەی کردووە لە پێناسەیەکی کورتە پێناسەیەکی کردووە کە ئەویش چییە یاسای قیادە چییە سەرکردایەتی ئەڵێ چی تۆ ئەکرێ باشترین نەبی بەڵام ئەتوانی یەکەم بیت تۆ ناتوانی باشترین بی بەڵام ئەتوانی یەکەم بیت ئەمە عنسوڕە یاسایە بۆ نمونە ئەم کەناڵە ناتوانێ یەکەم بێ بەڵام ئەتوانێ باشترین بێ ئەمە یەکەم یاسایە یەکەم هەنگاوە پێویستە کا گەرم کەناڵە بیەوێ بەم ئوسوسە مارکتینیا بڕوە ئەبێ ئەم یاسایە یەکەم هەنگاوە دەرگای یەکەمی ناو مارکتینە من ناکرێ یەکەم بم بەڵام ئەکرێ باشترین بم باش ئێمە چۆن کاڵایەک کە لە بازارە هیچ کەسێک لای لێ ناکاتەوە یا لە ئاستی کاڵا خراپەکانایە ئێمە چۆن بتوانین بەم یاسایە بیگەینە ئەوجی باشترین یا بیکەینە پلەی یەکەم کاتێکا بەونە هەموو جەماوەر هاوڕا بێ یەکدەنگ بێ لەسەوەی کە ئەم کاڵایە کەڵکی بەکارهێنانی نییە خۆی هەروەکو باسم کرد ئەبێ بەم یاسایە بڕوا یەکەم من بۆ نمونە ئەم کاڵایە کاڵایەکە پێویستەکە من بیناسێنم یەکەم شت ئەوەیە ئەم کاڵایە جارێ ئەگەر ئێمە سەرنج بین بە یەکەم خاڵە سەرنج بین بۆی زیاتر وازەحتر بێ شەریکەی IBM شەریکەی IBMی ئەمریکی بۆ دروستکردنی کۆمپیوتەر دنیای ئەلکترۆنیات ئەگەر سەرنج بی باشە ئەم شەریکەیە یەکەمە لەناو ئەمریکا یەکەم بوو یەکەمە یعنی هیچ شەریکەیەکی کە نەبووە یەکەم تەسیسی شەریکەی دنیای ئەلکترۆنی و هین IBMە باش بە دوای ئەوە چەند شەریکە هاتوون یەکێک لەو شەریکانە شەریکەی مەسەلەی ئەپڵە باش کاتێ شەریکەی ئەپڵ ئایفۆن شەریکەی کەیچی لە بەرهەمەکانی ئایفۆنە ئەپڵ کاتێک هات ئەم یاسایی جێبەجێ کرد ئەکرێ من ناتوانم یەکەم بم وەکو IBM بەڵام ئەتوانم باشترین بم بۆیە هەستا چی کرد ئەو کاڵایانی کە دەریە کرد باشترین بوو بەڵام یەکەم نەبوو ئەی چ شتێوای لێکە بێتە یەکەم هەنگاوە یەکەم چییە بریتێ و کاڵایە بەم یاسایە ئەبیت کە بێ باشترین بێ کاڵاکەت ئەبێ باش بێت تۆ هیچ شتێکی تۆ ئێستا ئەم ئاوە ئەگەر باش نەبێ نایخۆیتەوە ئەو خواردنەی چاک نەبێ نایخۆی دانی ئەبێ یەکەم هەنگاوت باش بیت ئەگەر باش نەبیت خۆی نامێنێتەوە لە ساحەکە یەکێک لەو شەریکانیکە مەسەلەی کۆکاکۆلا کۆکاکۆلا کە مەسەلەی لە بواری مەشروباتی غازیە کە خۆی لە 1916 ئەم پێکهاتەیە لەلایەن کەسێک کە دیار و ناسراوە دۆزرایەوە داهێنانەکەی دروست کرا وتوانرا لە حربی عالەمی یەکەمە بدرێ بە شەریکەی بیرێ بە سەربازە ئەمریکیەکان ئەم کاڵایە کۆکاکۆلایە بەڵام ئەو شەریکەی کە بە دوای ئەمە هاتووە چییە شەریکەی بیپسیە باش شەریکەی بیپسیە باشە خۆ ئەو ناتوانێت یەکەم بێ بەڵام ئەتوانێت باشترین بێ ئوستاز بۆ نمونە کۆکاکۆلا لە ساڵی 1930 کاتێک ئەزانێت کە بۆ نمونە ڕەواجی نییە و ئەو شتە لە بەرامبەریە ئەم کڵاوی بابان و ئێل و شتە سوورە دروزەکە کەواتە کاتێک کاڵایە کەوا لە داڕوخان و نزمبوونەوەیە هەمان کۆمپانیا ئەتوانێت لە بەرامبەریە شتێکی تر بۆەوەی دەستی ئەمیش بگرێت و ئەمیش بڕوا بەرەو خۆی وایە بەڵام ئەوە زانی چۆنەوە ئالیەتی هێنانەوەی زەهنی خەڵکیە مشتریە بۆ لای کاڵاکەت واتە تەرویجە تەرویجدانەوەیە لە ڕێگەی کاڵایەکەوە بۆ ناساندنەوەی کڕیار بۆ کاڵایەک یەکێک لەو شتانی کە زۆر گرنگە بۆ نمونە ئێستامە لە دنیای هەموو بەکارهێنانە ئەو دەسماڵەی کە بێمە بەکاری ئێنی ناومان ناوە کلێنکس خۆی ناوی شەریکەکەیە ناوی کاڵاکە نییە ئەو دەسماڵی کە ئێمە ڕۆژانە بەکاری ئەهێنین بۆ پێداویستی خۆمان ناوی کلێنکس نییە ناوی شەریکەکەیە کە ئینتاجی کردووە
لە 1934 کاتی ئینتاجەکە ناوێنێکی کلێنکس باش هەتا ئێستا لە دنیاە هەتا نەڵی کلێنکس کەس نایناسێ باشە ناسانەکە چییە؟ واتە مارکێتین ئەوەنە تەسیر لەسەر زیندانێ حتا ناوی ژەگۆڕێ ناوی کاڵا ژەگۆڕێ باشە شەریکەی تایت خۆی شەریکە ئیتالیە ئەم شەریکەیە تایت ناوی کاڵا شەریکەکەیە ناوی ئەو مەسحوقە نییە ئەو پاکەرەوەی نییە کە ئێمە ڕۆژانە بەکارێنین باشە هەتا ئێستا ئەتوانی لە زەهنی تاکێکی کەسێکی نەخێنەوارمان تا کەسێکی شەهادەدارمان ئەتوانین ناوی تایید نەبین بۆیە مارکێتین تەسیرێکی گەورەی هەیە جا خاڵی یاسای دوو هەم بە دوای ئەمە کە دێت پێوترێ قانون تەسنیف پلەبەندی تێگەی ئەو پرسیاری پێشووترێ کرد ئایا چۆن ئەتوانین بوین بە یەکەم کە ئێمە بەوتمان باشترین بی بەڵام ناتوانانی یەکەم بی بەڵام ئێمە هەنگاومانەوێ بچینە یەکەم یاسای دووەمی هەیە یاسای تەسنیفە ئەم یاسایە چۆن تەسنیفی شتەکانەکە ئەویش ئەوەیە کە ڕێخستنەوەی کاڵا لە ڕووی ئینتاجیەوە چکە من ئەمەوێ بم بە یەکەم منافسێکی شم هەیە ئالێرەیە ئەم زانستە وات لێ ئەکا کەوا چۆن کڕیارەکانت ئیتر ئەم کڕیارە بینەری تەلەڤیزۆنەکەتە کاڵای شتومەکەکەتە دنیای فکرە و سیاسەتەکەتە پێویستەکە تەسنیفت هەوێەوە ئاڕاستەکانی ئەم کاڵایە کە ئیگەێنی بە خەڵک کە بەداخەوە ئێمە ئەحزابەکانمان بواری اقتصادمان ئەم زانستیان تەواو فەرامۆش کردووە فەرامۆشیەک تا ئاستی ئەوەی کەوای لێ هاتووە بۆتە فەوزا ئەمە ئێستا هەر هەمومان ئەیناڵێنین بەدەست چیەوە بەدەست فەوزای نەبوونی یاسا و ڕێسایەک بۆ کۆکردنەوەمان و ئاراستەکردن و جوانکردنی ژیان چکا بەڕاستی مارکێتینگ یەکێک لە هەنگاوەکانی جوانکردنی ژیانە کە ئێمە تەمەنامانە کە وڵاتێکی جوانمان هەبێ کە تۆ بچیت کاتێک گەچیتە ناو بازاڕەوە بازارێکی جوان ببینی بەڵام بازاری جوان بە چی ئەکرێت ئەوە بە عەقڵێتی کەسایەتێکاکێک کە بڕوای بە مارکێتین هەیە ئەم بازاڕە جوانکە بۆ ئەوی تۆ ئیشتیهای کڕینە هەبێ ئەمە ئیشی کێیە مارکێتینگ یا ئەم زانستە بێنێتە نێو بازاڕەوە و ئەمە بریتە لە فەرد ئەمە عەقڵێتی فەردە ئەمە بریتە لە کەسایەتیەکانی ئێمە لە ناخی ئێمە ئەم سەقافەیە بڕوێ ئەم مناڵی کە ئەخوێنێ لە مەکتەبە پێویستەکە لە مەکتەبە ئەم زەوقی پێبووترێ ئێمە ئەم کاڵایە بچێتە مێشکیەوە کە ئەم کەسایەتیاناڵێ لە هینیان ڕۆژۆگاریدی لە یاداشتەکانی شتێکی جوانەڵێ ئەڵێ ئەوەی کەسایەتی غەربی پێ ئەناسرێتەوە یەکێک لەوەیە لە مناڵیەوە ئەڵێ ئەگەرەتەوێ بەهێز بیت بۆ نمونە ئەگەرەتەوێ لە یاری تۆپی پێە بەهێز بیت سێری ڕۆناڵدۆکە یا مەسەن سێری میسیکە ئەم کەسایەتیانە چییە؟ ئەوەنە لە ناخی کەسایەتیەکانە لە ڕووی مارکێتینەوە تەشجیع و تەطویرەکە چکە یەکێک لە هەنگاوەکانی مارکێتین چییە؟ مەسەلەی تەشجیعە یعنی هاندانە چکە مارکێتین هاندەیە کە تۆ کاڵایەکی باش کڕی چکاڵێ سەقافەی کڕین ڕۆشنبیری لە کاڵای کڕینە ئەوە بابەتێکە پێویستەکات ئێمە دەستگاکانی خۆمان بەگشتی ئەمەیان هەبێ کەوا لە من کەن وەکو کڕیار بتوانم سەقافەی ئەوەم هەبێ کاتێک کە من خواردنێکم بۆ دانن ساڵی لە ئەمریشیەک پرسی کاتێک خواردنێکی بۆ دانی و کنتاکی بۆ دانی ئەڵێ یەکەم جارێ پرسیارەکە بە چ ڕۆنێک سوورت کردوێتەوە یەکسەر نایخوا پرسێت کاڵایەکمان هەیە لە بازاڕە بۆ کۆڵێ پشتگوێ خراوە هیچ کەس لای لێ ناکاتەوە مارکێتینگ ڕۆڵی چییە جارێکی تر ئەم کاڵایە بێنێتەوە سەر شانەوە بیهێنێتەوە بەرچاوی جەماوە بێنێتەوە بەرچاوی ئەوانەی کە خواستیان لەسەری هەیە یعنی جارێکی تر ڕەونەق و گرنگیەکی پێ بداتەوە ئایا مارکێتینگ ئەتوانێت باڵێ ئەتوانێت کام کاڵایە کە مردووە بەڵام ئوسوست بۆ دانێر وەکو یاسای هەیە ئوسوست بۆ دانێ کەمە بێ کاڵەکەت باش بێ دوایەوە یاسای دۆمە پێ دەڵێ تەسنیفت هەبێ واتە پلەبەندی هەبێ بڕات بە پلەبەندی هەبێ
دوای ئەوەش کە یاسای سێمە قانون الذهنە بەسمەوەی ئەو کاڵایە بە هەمان جۆر و بە هەمان قەبارە و بە هەمان ئەبێ بەم یاسانە بڕوە بۆی ئەم کاڵایە کە دروست دەکرێت ئەبێ ئەم یاسایانە بەم یاسایانە بڕوە چکە ئەم یاسایانە نەبێت تۆ کاڵاکەت لە ئاخیرا نەتیجەی نییە بۆیە ئێمە داین تێکشکاوین کاڵا ئەبینین کەس کاڵای هەبووە چاک بووە بەڵام چونکە بەم یاسایانانە ڕۆیشتووە لە ئاخری نەتیجەی نەبووە چکا فلیپ کۆتلەر ئەڵێ لە سا هەفتای ئەو شەریکاتانەی کە دروست دەکرێن فەشەلێنن ئەڵێ لە سا هەفتای ئەو شەریکاتانی کە دروست دەکرێن ئیتر کاڵاکە هەرچیەکە لە سا هەفتای فەشەلێنێ بۆ چونکە تۆ کاڵایەک دروستەکەی چکە بازار نازانیت تۆ ئەمە بۆ چێ دروستەکەی بۆ دروستەکەی بفرۆشرێ باشە هۆکاری نەفرۆشتنەکە ئەم زانستە پێ دەڵێ خەلەل لەکوایە بێ خەلەلەکانت چاکەی یەکێک لەوانە جەودەی ئیشەکەتە کاڵاکەتە دوای ئەوە مشتریەکانت تەسنیفە بێ بکەیت چکە ئێمە بزانین مشتریەکانمان تەسنیف بکەین کێن ئەو مشتریانەی ئێمە مشتریمان هەیە ڕاڕایە مشتریمان هەیە جەریئە ئەمانە بۆ تەسنیفن لە بواری ئەم زانستە کەوای کردووە ئێستا بۆ نمونە هەر بۆ کەناڵمان هەیە خەڵکێک هەیە متەڕەدیە ئەتخات مەسەرەن شەودانی شێک کۆنتڕۆڵەکەی بەدەستەوەیە ڕاڕایە نازانێ بیخاتە سەرچی بیخاتە سەرم کەناڵەیە کەناڵێکی کە بەڵام مارکێتین پێ دەڵێ ئەڵێ ئەبێ وای لێ بکەی ئەم ڕاڕایی نەهێڵی بە پێشکەشکردنی وەجهەی ئەم کەناڵە بۆی کەوا ئیشتیایی لێ دەبێ کە ئەم کۆنتڕۆڵی بەدەستەوە تۆ نەگۆڵێ لە بەرامبەر مارکێتینگات کۆمەڵی دەستەواژەی تر هەن بۆ نمونە دەگوترێت دیعاە یا پرۆپاگەندا ئەم دەستەواژانە دروستن بۆ مارکێتینگ بەکاریان بهێنین یانە وەڵا دەستەواژەی دیعاە و مارکێتین هەروەکو وتم جەوهەری ئالێتی ناساندنی مارکێتین دیعاە چکامە دیعاەنەکەین وا نازانم ئێمە هیچ توانایەکمان هەبێ کاڵایەک بناسێنین بەڵام ئەم دەستەواژانە لە لای ئێمە وەکو کللتور ئەتوانم بڵم خراپ تێگەیشتێکی بۆ کراوە واتە ئەڵێ هەر کاڵایەک ڕیکلامی زۆری بۆ کرا واتە ئەوەیە نافرۆشتێ نەخێر وانە ئەم زانستەوە ناڵێ ئەڵێ بوونی ڕیکلامی بەردەوام نەسڕینەوەی ئەم کاڵایە لە مێشکی تۆیە بۆ نمونە تۆ بەردەوام شەو و ڕۆژ ڕیکلامێک لەسەر کاڵایەک ئیتر کاڵاکە هەرچیەکە مەسەن بۆ نمونە قماشە خواردنە بەردەوام ئەمە لە زیهنی تۆ بوو کاتێکا چیتە بازار ئەمە لای مێشکی تۆیان ماوەتەوە پێویستەکات شتێک هەیە ئەبێ بیکڕم بۆیە ئەمە زانستە ئەم زانستەش پێویستی بەچی هەیە پێویستی بەوە هەیە ئەبێ حزبێکی سیاسی کەناڵێکی تەلەڤیزۆنی شەریکەیەکی تیجاری ئەبێ بەشێکی گرنگی ئەم زانستەی هەبێ بەشێکی کردبێتەوە ناوی مارکێتین بێ مارکێتین بۆ ئەم کەناڵی بکە بۆ ئەم حیزبەی بکە بۆ ئەم کارکتەرە سیاسی بکە کێشەکە لەوایە بۆ شتەکانی ئێمە سەر ناگرن بۆ نمونە خەڵک پەشیمانە لەوەی کە دەنگی بە کارکتەرێکی سیاسی یاوە وا دەرنەچووە ئەزانی بۆ لەبەرەوەی ئەم زانستە ڕێنمایی کەسایەتیەکانی نەکردووە ئوستاز کاڵایەکمان هەیە بەبێت تێپەڕبوون بە فلتەری ئەم 22 یاسایی کە جەنابتان باسیەکەن گەشت بێتە باشترین و پلەی یەکەم ینی بەرهەمێنەرەکەی یا خاوەنی کۆمپانیاکە بەبێەوەی بیر بکاتەوە کە بە فلتەری ئەم 22 یاسایە تێپەڕی بکە کاڵاکەشی گەیاند بێتە ئەوجی باشترین بڕوان ناکەم چکە شتێک نییە بتوانی بمێنێتەوە گەر پێشووتر ئەم سوسانەیت بۆ دانە نابێ ئێستا مەسەلەن یەکێک لەو یاسانی کە لە یاسایی 22 خاڵێکەیە کە فلیپ کۆتلەر داینەوە ئەو کەنتاکەی کە جەنابەت باسیەکەی مێژووی دروست بوون و هاتنە ناوەی بۆ ناو بازار چیرۆکێکی خۆشە کە کابرا سەرەتا وەکو لە فەفرۆشە یام ئەیدا بە لە فەفرۆشەکان خۆ ئەمە لەو کاتا پێ ناچێت ئەم داهێنەرە یام خاوەنەکەی بیری لەم یاسایانە کردبێتەوە دواتریش کردێتی سەرنج بە ئەوان دنیای ڕۆژئاوا دنیایەکە مشتەمەعیان لەسەر ڕۆشنبیریەکی گشتگیر لە دنیای مارکێتینە پێگەیانوە هەر ئەم پیاوە لە کوردستان نابوایە
لەگەڵ ڕێزما هەر ئەو لە فەفرۆشە ئەبوو کە وەکو پیشەی یەکەمی ئەمایەوە بۆ چونکە ئەمە بەردەوام تەطویری پێیاوە بۆ نمونە KFC کە خواردنی بەناوبانی ئەمریکیە خاوەنەکەی کە یەکەم جار هەنگاوی یەکەم مریشک سوورەکاتەوە دوایەوە $68 بەو فڕنەی کە پێی سوورەکاتەوە دوای ئەوە یێنێ هەنگاوی یەکەمی چییە خزمەتگوزاریە گێنێتە ماڵەکان دوای ئەمە لە منتیقەکەی خۆیە دوای ئەم منتیقەیە فراوانترەکە ئەیگەێنێ واتە لە پشت ئەمەوە خۆی وەکو ئەساس بڕۆی بەم زانستە هەبووە و مشتەماعەکەش ڕۆشنبیری ئەم زانستەیان هەیە ئەبینی دایم کاڵا چێتە پێشەوە بەڵام لە وڵاتی ئێمە کێشەکە لەوایە ینی ناسۆریەکە لەوایە ئێمە شتێک نییە ناوی ڕۆشنبیری مارکتین و مهەیەکردنی بۆ ئەوەی کەوا ئێمە بگەینە ئەو ئەنجامە ئەیکی ناخۆ ئێستا بۆ نمونە شەریکاتی کەی خواردن دروست کراوە ئێستا وەکو ناحەیی خواردن ئێستا شەریکەی ABC ئەمریشی کەەوە ئێستا لەم ڕۆژانە لە هەولێری پایتەخت مەسەلەن مەطعمەکانی کراوەتەوە لە دووبەی هەیە و لە هەولێریش هەیە لە شەرقی ئەوسەتا لەم دوو شوێنە کراوەتەوە ئێخۆ مەطعمە چییە ینی ئەمە فروعاتە کراوەتەوە پێشووتر لە وڵاتی خۆیان نەتیجەی هەبووە ئەمەی تەحویل کردو بۆ شوێنانی کەواتە زانستەکە لە پشت ناساندنەوەکەوەیەتی بەڵێ ئوستاز لە جیهانی وەکۆڵێ سەرمایەداری و بازرگانیە شتێکی ترێ پێگوترێت داشکاندنی کاڵا بۆ نمونە دەستگایەکی چاپەمەنیە یان کۆمپانیایەکی پەیوەندی و تەلەفۆناتە یان بۆ هیچ لوبەرگ ئایا ئەمانەش ئەچێتە خانەی مارکتینگەوە بەڵێ یەکێک لە هەنگاوەکانی خزمەتگوزاری چکە لە ناو مارکتینە بریتە ئەڵێ خزمەتگوزاری ئەو خزمەتگوزاریانی کە پێشکەشی یەکەن بەپی ئاخرین ئەحساییت کە شەریکەی بەناوبانی ئەمریکی کردوێتی ئەڵێ لە 170 کاڵاکان بۆ خراپی جۆری کاڵاکە ناگەڕێتەوە بۆ خراپی خزمەتگوزاریەکانی ئەگەڕێتەوە لە 130 خەڵک ناڕازیە لە جەودەی ئیشەکە لە 170 خزمەتگوزاریە ئەگەر بوونی ئەم خزمەتگوزاریانە نەبێ هیچ کاڵایەک نامێنێتەوە بوونی خزمەتگوزاریەکان وا لەم نەکە لەم شەریکەوە بیگۆڕم بۆ شەریکەیەکی کە چکە من بە دوای چێوەم بە دوای ئەوەی ڕبحەوەم شەریکاتەکانیش بە دوای ڕبحەوەیە بۆ نمونە من سێری گرفانی خۆمەکەم چێ خزمەتگوزاری باشترم پێشکەشکە بە کەمترین شێوە و جەودەشی خراپ تێک نەچێ ئەچم بۆ لای ئەو بۆیە ئەم سێڕاعە متەنافیسە کە هەیە بۆچی لێ هاتووە کێ دوای ئیسفاداکە تاکەکە ئیسفادەی لێەکە بۆ نمونە دوو شەریکەی ئیتیصالات بەشداروی هەیە کاتێک خزمەتگوزاری ئەمیان لەویان باشترە خەڵکە چێ بۆ لای چیە بۆ لای ئەوەی کە خزمەتگوزاری زۆرە سێڤیسی و خزمەتگوزاری هەیە بۆیە مارکتین توانیوێتی دەورێکی ڕەکیزەی گەورەی هەبێ لە جوانکردنی وڵات لە چاکردنی و لە زانستی ڕۆشنبیرکردن چکە بەڕاستی ئێمە تاکەکانمان پێویستی بەوە هەیە ئەم زانستە بخوێنێ دیاری وەکو خوێندن بخوێنرێت بەڵێ کاتێکەوە کۆمپانیایەک یام هەر شوێنێک فرۆشگایەک لە وەرگرتنی ئەندامێک یا فرۆشیارێکە ئەڵێ بۆ بواری مارکتینگ یەکێک لە مەرجەکانیان ئەوەیە کە ئەم کەسەوە کۆڵێ دەم و لەفزێکی خۆشی هەبێ لە کەمەند کێشکردنی دڵی بەرامبەرەکانە ئەمە تا چەند گرنگە لە بەڵێ ئەوە یەکێکە لەو گرنگیانە یەکێک لە خاڵەکە خاڵەکانی خزمەتگوزاری لە یاساکانە جێ ئەبێتەوە بەڵێ یاسایە بەڵێ جاکردۆ لەو 22 یاسا هەیە نا ئەم 22 یاسایە 22 یاسایی ئەساسی ناساندنی کاڵاکەیە بۆ نا بە براندکردن بە مارکەکردنی کاڵا 22 یاسای مارکتین چییە ئیشی ئەوەیە چۆن ئەم کاڵایە کاتە براند ئەکاتە عینوان ئێستا بۆ نمونە براندە جیهانیەکان ئێستا بۆ نمونە شەڕێکی گەورەی ئیعلامی لە بینی دوو شەریکە هەبوو ئەبینین نەما ئێستا ئەو دڕیا بە و مەسەلەیە ئەویش ئایفۆنە شەریکەی ئایفۆن لەگەڵ بلاکبێریە ئەم دوو شەریکەیە منافسێکی زۆر سەرسەختی لە بواری مۆبایلی زیرەکە بوون باشە ئەوەی کە شۆڵکردنی بازار بە بلاکبێری چی بوو تەنها خزمەتگوزاریەکانە خزمەتگوزاریەکانی شەریکەی ئایفۆن وای کردووە ئەمە خزمەتگوزاری لە ناو خزمەتگوزاریە چی هەیە
کاتێککە تۆ ئەچی کاڵا ئەکڕی لەم شەریکەیە ئەو کارمەندی کە دایناوێتی شی شەریکەی ئایفۆنە یەکێک لە هینەکانی جوانتری خزمەتەکە لە ڕووی قسەی خۆشەوە لە ڕووی بەخێرهاتنەوە لە ڕووی گەرم و گوڕیەوە لە ڕووی ئەناقەتەوە لە ڕووی جلوبەرگەوە واتە وای کردووە ئەمە کەمەندکێش دەکا بۆەوەی ئەم کاڵایی من بکڕیت. مارکێتینگ ڕۆڵی چیە لە ناساندنی کەسایەتی مرۆڤ؟ جەنابتان ئاماژتان بە کاتی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا کرد. ئەنی مارکێتینگ ڕۆڵی چی بوو لە پشت ئەوە کە دۆناڵد ترامپ بێتە سەرۆکی ئەمریکا؟ یەکێک لەوانە هەر زۆر هەموو شتێکی بوو چکە یەکێک لە کتێبە بەناوبانەکانی فلیپ کۆتلەر ئەڵێ شەڕی ئیستیباقی تەسویق چۆن هێرشەبەی هێرش بە معنە ئەسکەریەکەی نا. دۆناڵد ترامپ خۆی زانستی مارکێتینگ بەکارێنیان فۆرمەڵێ مارکێتینگ لە پشتیەوە بەڵێ ئەو ستافەی با یەکێک لەو نمونانە حەزەکەم وازەحتر هینیکەنی چێ لە یاساکان بریتێ یاسای مخالەفەی خۆت. ئەم یاسایە چی پێڵێ؟ ئەڵێ بۆ ئەوەی منافیسەکەت هەلە لێ نەقۆزێتەوە خراپی کاڵاکەت خۆت ئیعلانیکە. ینی پێش ئەوەی منافیسەکەت تۆ ڕەخنەکەت بگرێت لەما لە حملی ئینتیخاباتەکە یەکێک ئەمەش چییە بۆ ناساندرە یەکێک لەو شتە زۆر غەریبانەی ئەوە بوو ئەم پیاوە لە کاتی گەنجێتیە کۆمەڵە فەزایحی گەورەی لەگەڵ ئافرەتە هەبوو کە مەلەفێکی گەوریان بۆ ئامادە کرده بوو کە لە ناوەڕاستی گەرمەی حملەی ئینتیخاباتە منافیسەکەی کە هیلاری کلینتۆنە لێیبەن نەتوانێت لە ناو جەماوەرە ئەو دەنگە بێنێ. یەکێک لەوانە ئەم یاسایی جێبەجێ کرد کە ئەتوانە وڵام ستافی حملەی ئینتیخابی دۆناڵد ترامپ یعنی بەڕاستی ستافێکی زۆر زەبەلاحە کە دواییش دینە سەری لە ڕووی باسکردنەوە. یەکێک لەوانە چی بوو؟ لە گەرمەی حملەی ئینتیخاباتەکە لە ناو گەورەترین حەشامات کە زۆرترین ئامادەبوونی ئافرەتی هەبوو لە وتارەکەی هێرشێکی توندی کردە سەر ئافرەتی هەر بە بەشەر نەزانی وتی ئافرەت بەشەر نییە بەڵکو هەر جێگەی ئەوە نیە ڕێزیشی لێ بگریت کە ئەمە جێکی ئەشگار گەورەی نایەوە کە ئەمە مخالەفەی خۆیەتیەکە خەرەما کەسێک ئەو کوایەت شۆ خۆت دەمانچە بنی بە خۆتەوە خۆت کوژی. بەڵام یاسای پێ دەڵێ بۆی زیاتر بناسری لە کاتێکە سەرۆکی حملەکەی ئافرەتە سەرۆکی حملەی دۆناڵد ترامپ ئافرەتە باشە خەڵکیان و تەواو ئەمە خۆی کوشت چکە یەک ئافرەتی ئەمریکی دەنگی پێنایە بەڵام ئەوەنەی نەبرد لە 2 ڕۆژی دوای ئایندا حملەکەی منافیسەکەی چیان بۆ ئامادە کرد فەزایحەکانیان بڵاو کردەوە بەرامبەر ئافرەت چی کردووە لە کاتی گەنجێتیە ئەبینین هیچ تەسیرێکی نەما ئەمە لە چیە نهێنی لەوایە ئەو پێش ڕووداوەکان کەوت باسی خراپی کاڵاکەی خۆی کرد باشە سوکایەتی کردن بە ئافرەت و بە مرۆڤدانەنانی خۆمە نا سوکاتی نێەوە بوو دواییش بۆ منە هەر بڵێ ینی مەخسەم لە چیە لێرە باز لە چیەکەم ینی باس لە ناساندنەکە ئێستاگە بیگوتایە من لە گەنجێتیاوام کردووە و ئەم نهێنیانم هەیە ئەمەیان ئاخر ناسێریکە ئەمە جۆرێکە لە پاساوهێنانەوە ئەمەی کە بیڵێ پاساوی ئەهێنێتەوە ئەم پاساوهێنانەوەیە کەسایەتی غەربی پێ مەقبول نییە کەسایەتی غەربی ئەوەنە پێت معجیبە بە ڕازگۆیی قسەکردن ئەوەنە معجیب نییە بە پاساوهێنانەوە بۆی. ئێستا ئێمە کاڵایەکمان هەیە لە بازاڕە لە قۆناغی لە قۆناغەکانی بەرەمێنانیان تووشی شکست و بۆ نمونە خراپیام جۆرێکی خراپیام شتێکی خراپی تێدان بینراوە بەڵێ مارکێتینگ چۆن بتوانێت ئەم بەپی ئەوەیە بەڵێ یاسای بەڵێ یاسای بۆ خراپیەدا پۆشێت و دا ئەپۆشەیەکێک لەو یاسانە یاسای مخالەفەیە پێشووتر ئەم کاڵایی خۆت کە لە ڕەواجێکی هەیە ئەتوانی بیناسیێنی خراپی کاڵاکەی خۆت ئەمە ئەبێتەوە ئیعلام بۆ خۆت واتە ئیعلامێکە دژ بە خۆت تێگەی بۆیە لەو یاسایانە یاسایەکن لە بواری سیاسیە بەکارهاتووە ئەبینین ڕێی تێ ئەچێت سەرۆکی حەملەکەت ئافرەت بێ بەڵام خۆت لە ناو ئینتیخاباتە هێرشکەیتە سەر ئافرەت نا تەنها پێویستی بە ناساندن بوو توانی پێش منافیسەکەی کەوێ کە خراپی کاڵاکەی لە گەنجێتیە بۆ باسکەن ئەم پێش ئەوان کەوت بۆیە شەڕێکی پێڵەن شەڕی ئیستیباقی شەڕێ پێش ئەوەی پێهێرشتکەنە سەر پێویستەکە تۆ وجودی خۆ دەوێت واتە سەرنج بین واتە مارکێتین شۆڕ بۆتەوە بۆ ناو دنیای کای سیاسی لە ڕووی ناساندنەوە ئێم کەسایەتیە ئەگەر مارکێتینی نەبوایە
چۆن نەیتوانی ملیارێک و 250 میلیۆن دلاری سرف کردووە لە پارەی خۆی لە کاتێکە 850 میلیۆن دلاری بۆ کۆکراوەتەوە ببوورە 250 میلیۆن دلاری بۆ کۆکراوەتەوەکو حیزبی کۆماریەکان لە حملەیەکە بۆ کاندیدەکان 250 میلیۆن دلاریان بۆ کۆ کردێتەوە خۆی 1 میلیار و 250 میلیۆن دلاری سرف کردو. بەڵێ ئوستاز بەدەر لەو 22 یاسایە کە بۆ مارکتینگ جەنابتان ئاماژتان پێکرد ئایا مارکتینگ یاسایەکی دیاریکراوی هەیە هەر شتێکی کۆنکرێتیە و ئەمەی هەیە دەتوانێت بەکاری بێت هەمووی شتێک ئەساسی هەیە لەسەر ئەساسی ئەم ئەساسیاتە لە ڕووی تەطبیقەوە خزمەت گوزارەکان جێبەجێەکەی ئەویش ئەوەیە بریتیە لەوەی کەوا چۆن ئەتوانیت جوانکاریکەی ئەمە بۆ جوانکردنی دنیاە جوانکردنی کاڵایە جوانکردنی فرۆشتنە جوانکردنی کڕینیشە ئێستا مەسەڵەن بۆ نمونە شەریکەی کابۆی کە قماشێکە ئەم قماشە یەکەم جار منافسی قماشی ئاسایی بووە ئێستا بۆ نمونە یەکێک لەو قماشەم ئینگلیزیانی کە بەناوبانگ بووە تێگەی کاتێش کابۆی ئینتاجی قماشێکی کردووە غەیری ئەو قماشە سادانی ڕۆژانەکە ئێمە بەکارێنین ئەبینین لە ڕووی ئینتاجەوە توانیوێتی لە ڕووی دیزاینەوە لە ڕووی جوانکاریەوە لە ڕووی مادەشەوە کەوای لێ بکە جێ بەچی بگرێ جێ بەوە بگرێتەوە کە من قماشێکی سادە لە بەرکەم بۆیە مارکتین ئوسوسێکی بۆ داناوی لەسەر ئەساسی ئەم ئەساسیاتە تۆ ئەتوانی خزمەت گوزاریەکان پێشکەی بەڵام ئایا ئێمە تا چەند ئەم زانستە بە گرنگ ئەزانین خۆی ئەمە کێشەکەیە تاکو ئێستا بەداخەوە بۆ نمونە بۆنەیەکی نیشتیمانیمان هەیە ئایا ئەمە تا ئێستا مارکتینمان بۆ کردووە ئێمە نەمان کردووە بۆ یەکی ئاینیمانەیە باشترین نمونە بۆنەی ئاینی مەسەلەن یادی لەدایکبوونی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم سەرنج بە ئەگەر ئێمە بان اختصاصی من نییە بەڵام وەکو ڕۆشنبیریەک پنتێک قسەیەکی لەسەرکەم سەرنج بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتی خۆیان باشترین کەسایەتی بووە کە ڕێگەی یاوە مارکتین کەسایەتیەکان مارکتین بە خۆیان کەن یەکێک لەوانە ڕێگەی بە شاعیر ڕەسوول کە حەسان ناوە کە لە ناو جەماوەرە مارکتین یەکەم بۆ توانای خۆی بۆ ئەدای بەلاغی خۆی دوو بۆ پارێزگاری لە دین سێ بۆ بە شان و باڵ هەڵدانی کەسایەتی پێغەمبەری خوایە خوای گەورە لە قورئانە سێریکە خوای گەورە بە نەسی ئاەیە دەڵێ خوا منەت ئەکا بە سەرتانە کە کێی بۆ ناردون پێغەمبەرێکی بۆ ناردون ئەمە ئەو جیمارکەتینە یعنی ئوستاز کەواتە بەم پێ بێ بانگەشەکردن بۆ هەڵبژاردن و باسکردنی مێژووی حیزب و ئەم شتانەش دەچێتە خانەی مارکتینگ چۆن مارکتین ئەتوانێت ڕاندن و تەشیرکردن بە یەکتر وەکو ئەوەی جەنابتان ئاماژەیەکتان پێکرد ئەمەش گوترێ مارکتینگ بەڵێ مارکتینە بەڵام ئوسوسێکی هەیە فەوزانیە یعنی هەر شتێک فەوزای نایەوە بازاری تێگا مارکتین نییە یعنی ئەم ئەڵێ چی ئەڵێ پێویستمان بە بازاڕەیە واتە شوێنێگەی ئەم کاڵایی تێ عەرزکەین ئەم کاڵایە پێویستەکە لە شوێنی کە عەرز بکرێ کە فەوزای تیا نەبێ فەوزا لە هەر شوێنێکا بوو هیچ شتێک ئەنجامێکی نییە بۆیە ئێستا ئەمە بۆنێکی ئاینیمانەیە چونکە مارکتین لە پشتیەوە ئەم کاڵایی نەناساندووە بە جوانی مەولود نامەیەک ئەکرێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مارکتینگ ڕۆڵی لەکوێدا بۆ نمونە یەکێک لەوانە بە ئەهەمیەتگرتن ئەم یادە لە زەهنی تاکە چکە ئێمە خزمەتە بۆچی باشە لە هۆڵێکات 2-3 خەڵک لە ژن و پیا و ئامادە بنەمە ئەمە داخستنە ئەمە داخستنی شتێکە لە شوێنەکە حەسڕکردنە واتە حەسڕکردنی شتێک ئەمە مارکتینی پێ ناڵێ چکە مارکتین حەسڕت ناکات لە شوێنەکە بەسمە یەکە کۆبوونەوەیکی حیزبیش بێت سەدان هزار دلاریشی بۆ سرفکە هەر ئەوەندە خەڵک خەڵخەر ناکێشەکە لەوایە حیزبی ئێمە حیزبێکی کوردبینە پەیامەکانیشی کوردبینە زیاتر سەطحین یعنی بابەتی پرۆژە نین پرۆژی استراتیجی نین مەسان بۆ نمونە هەر با بپرسین چ لە ئەحزابە کوردستانیەکان پرۆژەی 50 ساڵی عەرزی خەڵک کردووانە نییە بەڵێ کەواتە ینی بەدەر لە جموجۆڵی بازرگانی و ئابووری و سیاست کە جەنابیش ئاماژێکنە کەواتە ئاینیش پێویستی بە مارکتینگ و خۆی هەر یەکێک لە ئەنسڕە گەورەکانی بۆ نمونە ئێمەی خوێنینەوە لە مێژووە ئەڵێ ئەوەی کە ئەندەنووسیا و مالیزیای موسڵمان کردووە کێ بووە
تاجرەکانی بووە بازرگانەکانی بووە باشترین بازرگانیش لە مێژووە ئەتوانم بڵێم کە تەسیرێکی ئێجگار گەورەی هەبووە من بۆ حەنیفەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە یەکێکە لە پیاوە هەر زۆر تاجرە زۆر عەبقەریەکان کە ئەتوانم بڵێم لێشێک لەوانە بووە کە توانیوێتی هەموو چواردەور لە بواری تیجارەتە بەلای خۆیان کەمەت کێشکە بۆیە من دایم ئەڵێم مەسەلە ئاینیەکان بابەتێکی گرنگی مارکێتینە بەڵام ئایا مارکێتینی بۆ کراوە نەخێر من بڕوا ناکەم هیچ وستاز کەناڵەکانی ڕاگەیاندن تا چەند سەرکەوتوو بن لە سەرکەوتوو بوون لە بەکارهێنانی مارکێتینگ لە پرۆگرامەکانیاندا وەڵا من بزانین کەناڵێک لە پێش هەمویانەوە سەرکەوتوو بووە لە بەکارهێنانی ئەم دەستەواژەیان بەکارهێنانی ئەم زانستەدا وەڵا کەناڵەکان بەعام قسە بکەین ئەتوانین بڵێن سەرکەوتوو نەبوون لە ڕۆی یاسایی و پلەبەندیەکانیەوە ئەویش ئەوەیە کە تاکو ئێستا جەوهەری ئەم زانستە لایەن مشەخەز نەبووە هەموو کەناڵەکانمان لە زیهنی خۆیانە تەنها ئەڵێن بەشێکمان هەبێ ڕیکلام بڵاو کاتەوە ئیتر وەکو زانست باشە بۆ نمونە پرۆژەی ئەم کەناڵێکی کە هەر کەسێکی کە ئەبێ پلەبەندی هەبێت پرۆژەی ئێستای کورد لە ئێستایە وەکو ناحەی ئیشکردن دوورمەودای بۆ نمونام کەناڵە ئێمە لە 20 ساڵی کا بەرەو چۆ بە ئایان پرۆژەیە پرۆژێکی خەیاڵی نییە من بۆ تۆی باسەکەم بەڵام پێویستەکە لە ئێستاوە ڕیکلامی بۆ بکە کە تۆ ئەم پەیامەی هەتە لە ڕووی ڕاگەیاندنەوە لە پرۆژەی 50 ساڵیکەیە ئایا وجودی ئەم پەیامەت لە ڕووی ڕاگەیاندنەوە چی ئەەکەی ئەمە وا لێ ئەکا یەکێک لە جەزبکردنی کەمەندکێشکردنی کەسایەتیەکان ئێستا بۆ نمونە یەکێک لەو کەناڵانە ئەمریکیانی کە جێگەی ئفتیخاری ئەمریکیەکانە CNN لە کاتێکە CNN پرۆژەیەکی کەناڵێکی تیجاریە بەڵام وا خەریکە بۆتە کەناڵێکی نیشتیمانی بۆیە تورکیش چی هەیە CNN تورکی هەیە ئستاز لە کوردستانە باز لەوە دەکرێت کە کۆمەڵی کۆمپانیا لە بواری مارکێتینگدا هەیە ئایا ئەمە تا ئێستا بە شێوەیەکی گشتی کۆمپانیایەکمان هەیە لە بواری مارکێتینگدا سەرکەوتوو بوو بێت و ئاماژەیەکی پێ بکرێت بەڵێ کۆمپانیای باشمان هەیە بەڵام کێشەکە لەوایە وڵاتی ئێمە وڵاتی یاسانیە وڵاتی یاسا و ڕێساکان نیە ئێمە ئێستا لە بوارەکانی بەرهەمهێنانە ئەتوانم بڵم کۆمپانیای باش هاتوونەتە پێشەوە خاصن لە بواری ڕیکلامیە کەناڵانی کۆمپانیای باشمانەیە کە ئەتوانم بڵم لەسەر ئاستی براندە جیهانەکان کارەکەن و ئەمە وای کردووە ئێمە یەک دنیا تاقی گەورە لە وڵاتە هەیە بەڵام کێشەکە لەوایە ئێمە کەسێک نییە ئەم وجودی ئەم کاڵایە خزمەت پێ بکات چکە ئەمە بابەتێکە بابەتێکی جەماعی کۆمەڵکاریەکە لە وڵاتی ئێمە وجودی نیە هەر یەکەی و دەستە و تاقم و گرۆهی خۆی لە بە خزمەت دەزانێت واتە پرۆژێکی واتە مارکێتین ئیش لەسەر پرۆژە استراتیژیەکانەکە ئیش لەسەر شتە تەکتیکی و کاتیەکان ناکە چکە مارکێتین ئێوێ بمێنیتەوە یەکێک لە هەنگاوەکانی مارکێتین مانەوەیە چۆن ئەتوانی بمێنیتەوە ئێستا بۆ نمونە یەکێک لەو یاسایانی کە تایەتی لەم یاسایە ئەڵێ یاسای دوانەیی هەوڵ بە بەشدار بە لەم یاسایە چۆن ئێستا لە دنیای مەشروباتی غازیە کۆکاکۆلامان هەیە بە دوایە چیمان هەیە بیپسیمان هەیە غێری سێمان هەیە ئەمە دوانەییە تەواو لە بووە ئەمە تر ئستۆپ لە دنیاە دوو شەریکە هەیە باش لە بواری تەسویرە ئێمە دوو شەریکەی زەبەلاحمانەیە لەو بوارە یەکیان کانونە شەریکە یابانی عیملاق باشە بە دوایە چیمانەیە نیکۆن ئێستا لە بواری تەسویرە لە بواری کامێرەیە لە دنیاە دوانەیە ئەمەشت کۆتایی هاتووە یەکێک لەمانە بۆ نمونە ئەم کەناڵە ئەگەر بیەوێ بمێنێتەوە ئەبێم یاسایە جێبەجێگە بەڵام ئەبێ هەنگاوی بۆ بنێ ئوستازیان کاتی بەرنامەکەم هێندەی نەماوە کۆتا پرسیار بزانین کورد لەکوێی مارکێتینگدا یا تا چەند توانیوەتی سوود لەم زانستە یا لەم هینە وەرگرێت کە بتوانێت کاڵاکانی
لە بازاردا وەکوڵێ بناسیێنێ. وڵا ئەتوانە بڵێم بە ڕژبینی و قسە ناکەم، بەڵام وردە وردەوە خەریکە کەمێک تۆزە ڕۆشنبیری مارکتین وردە وردە خەریکە سەر هەڵەدات و ئەتوانم بڵم دەستخۆشی لێوەژەکە من بەرنمەیە هەر خۆی لە دایک بوونی ئەم بەرنمەیەش هەر بۆ ئەو ئاستا ڕۆشنبیری ئەم کەناڵە ئەگەڕێتەوە کە بڕوای پێی هەیە بەرنمەیەکی بۆ بکە کە ئەمە خۆی جێگەی دەستخۆشیە، چکە بەڕاستی سیاست هەمومانی خواردووە مێشکی هەمومانی پەرتو بڵاو کردووە وردە وردەوە خەریکە ڕۆشنبیرێکی گەورەمان بۆ دروستە بێ وا خەریکە ئەبێ ئێمەش وردە وردە لەسەر ئەم یاسا و ڕێسانە چکە ئەمە جوانکردنە، ئێمە ئەبێ وڵاتمان جوانکەین، خۆمان جوانکەین و ئەو کاڵایی ئیکڕین جوان بێ و ئەو پارەیەشی کە پێین بە کاڵایەک جوانە پێویستەکە جوانیشی پێ بکڕین. بۆیە ئەم زانستەوە خەریکە وردە وردە هەنگاو بە هەنگاوانێ، بەڵام تۆ سستە پێویستی بە سەریعکردن هەیە و لە کۆتاییشە من زۆر سپاسانەکەم و ئەگەر هەر کەم و کوڕێکیش نەمتوانی بێ پەیامەکە بگەێنم داوای لێبوردنەکەم. زۆر سپاس دەکەین یاخوا بە خێربی بۆ بەرنامەی باس. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ مەلەش. بینەرانی بەڕێز بەم شێوەیە ژاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەکگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم هەرشاد و سەرکەوتوو بن، خواتان لەگەڵ. ئایا هەڵبژاردننی دۆناڵد ترامپ و هەروەها بەشداری کورد لە جەنگی مووسڵدا کە ئێستا ئەمریکا خاوەندارێتی سیاسی و سەربازی جیهان دەکا کورد دەخاتە کوێی ڕووداوە گەورەکانەوە. حکوومەتی ئۆباما قەنەعەتی وابوو مرکز گرنگە وەکو هەموو حکوومەتەکانی ئەمریکی دائیمەن لای ئەوان بەغدا تاران ئەنقەرا گرنگترە لە کورد. ئەمە بۆ ئەوەش ڕاستە کە ئێمە ناتوانین هیچ ئومێدی هەڵچنین لەسەر ئەوەی کە بۆ ئایندە و دوای شەڕی مووسڵ ریفراندۆمێک بکرێ بۆ سەربەخۆی و ئێمە هیچ گەرانتیەکمان وەرنەگردووە لە دوای مووسڵ بۆ کورد چیتی ئایا معاشی پێشمەرگە هەموو شتێکە بۆ ئێمە جاشین بۆ ئێمە جاشێکی دەولین. ئایا بۆ خۆی ئەمە پایەی دەوڵەتداری لەرزۆک ناکا کە ئابوووریە قۆرەخ بکرێت و نەدرێتەوە بە هاو نیشتیمانیەکان. پیاوێک فەقیر کە منداڵەکەی ئەمرێ لە برسە سروودی نیشتیمانی ناڵێ ئەوە لە برسە معنای حکوومەتەکە مەسئولە لی و حتا بەرزایی نامەیەکی نار بۆ هێنری کیسنجەر وتی کاکە بۆ وامان لێکرد